شەنگال ساڵێک لە چاوەڕوانی ئاوەدانکردنەوە و بەجێگەیاندنی بەڵێنی ئەو لێپسراوانەدایە کە بەر لە ڕزگارکردنی ئەو قەزایە بە دانیشتوانەکەی درابوو. ئێستا شەنگال ئازاد کراوە و بەشێکی زۆری خان و فەرمانگەکانی ئەو قەزایە بوون بە خاپوور و لەگەڵ زەوی کراون بە یەک. پاش ڕزگارکردنیشی دانیشتوانەکەی ئومێدەوارن ئەو بەڵێنانەی کە پێیان دراوە جێبەجێ بکرێتن و قەزاکەیان بۆ ئاوەدان بکرێتەوە. وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەت یەرێمی کوردستانیش لە توانای دانی ئەو قەزایە ئاوەدان بکاتەوە لە چاوەڕوانی وڵاتان و ڕێکخراوە جیهانیەکانە بۆ ئەوەی هاوکاری و کۆمەک پێشکەش بە شەنگال بکەن بۆ ئەوەی دووبارە ژیان تێیدا ئاسایی بکرێتەوە. بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەت یەرێمی کوردستانیش دەڵێت تا ئێستا هیچ پرۆژەیەک لەو قەزایە جێبەجێ نەکراوە و بۆ ئاوەدانکردنەوەی شەنگالیش بودجەیەکی زۆرمان پێویستە و قەیرانی داراییش وای کردووە ناتوانرێت وەک پێویست دانیشتوانی قەزاکە بۆ زێدی خۆیان بژێردرێنەوە. لە پاش ئازادکردنی شنگال و دەوروبەری لەلایەن هێزی پێشمەرگەوە بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە وەفدێکی پێکهێنا، وەفدێکی وەزاری بوون سەردانی ناوچەکەمان کردو لە نزیکەوە بەڕێز قایمقامی شنگال و ئیدارەی ناوچەکەمان بینی شنگال زۆر وێران و کاولە و بە ناوچێکی منکوب هەژمار ئەکرێت لە ڕوویستاندەری نەتەوەی گرتوەکان و جیهانیشەوە. بۆیە بڕیاردرا کە لەلایەن ئەو دەوائرە ئەندازیارانی دوهۆکەوە کە سەر بە وەزارەتی ئەمەنیا سەر بە دەستگاکانی حکوومەتن هەڵسەنگاندن بۆ بارودۆخی شنگال و دەوروبەری بکرێت و چی پێویستە بۆ ئاوەدانکردنەوەی کۆمەڵی خشتە و لیستی دەرخستە ئامادەکرا لە هەموو بوارەکانی تەندروستی و خوێن و خانوبەر و ڕێگاوبان و هەموو سێکتەرەکانی کشت و کاڵ کارەبا ئاو ئەمانە کە کۆکرایەوە نزیکی 325 میلیۆن دۆلار پێویستە بۆ ئاوەدانکردنەوەی شاری شنگال و دەوروبەری و ئەمە تەبعاً ڕقمێکی گەورە بوو. ئێمە حکوومەتمان لێ ئاگادار کردوێتەوە و هەوڵمانداوە راپۆرتێکیش بە زمانی ئینگلیزی لەسەر ئەم زیان و پێداویستیانە ئامادە کراوە و ئاراستەی UN و ڕێکخراوەکانی خێرخوازی کراوە کە بزانین چی ئەتوان هاوکاریمانکەن. لە هەمان کاتیشە بۆ حکوومەتی ناوەندی عێراقمان ناردوو بۆ پێی لەوێ سندوقێکی بە ناوی سندوقی ئەماری مەناطقی متەضەررە جراء العمليات الإرهابية كأمانة هەڵئەسن بە ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانەی لە دەست داعش ئازاد ئەکرێ. ئەو زانیاری و داتایانە دراوە بەوان و بەردەوام متابعەمان هەیە لەسەر کەیسی ئەعماری شنگال چی بکرێت لەوێ ئەگەر ڕێکخراوێکی خێرخواز شتێ بکە ئاگادارە بین و ئەبدێتی ئەو زانیاریان ناکەینەوە. ئەندامێکی لێژنەی شارەوانی و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستان داوا دەکات هەرچی زووە دەست بە جێبەجێکردنی پرۆژە سەرەتاییەکان بکرێت تا بەشێک لە دانیشتوانی ناوچە ڕزگارکراوەکانی دەستی داعش بگەڕێنەوە شوێنی خۆیان بە تایبەت هاوڵاتیانی شەنگال کە دووجار بوونە قوربانی، جارێکیان کە سوکاریان لە دەست و جارێکی تریش وێرانبوونی تەواوی قەزاکەیانە. هاوکات بە پێویستیشی دەزانن حکوومەت یەرێمی کوردستان هەوڵی زیاتر بدات تا دانیشتوانەکەی دووبارە ژیان دەست پێ بکەنەوە تا ئازارەکانیان کەمتر بکرێتەوە. پێم وایە لە هەرێمی کوردستان توانای هیچ وەزارەتێک توانای ئەوەی نییە ئەو ناوچانەی کە لە شەڕی داعش ئازاد کراون خزمەتگوزاریان بۆ بردرێت. خۆتان ئەزانن کە بودجەی هەرێمی کوردستان بڕاوە و ئەو پرۆژانەی کە لە خودی خۆمان جێبەجێکراون ئێستا وەستێنراون بۆیە ئەو شار و شارۆچکانەی کە وەکو شنگال با بڵێن کە شەڕی داعشی تیاکرا و وێران کرا شارەکە پێویستێکی زۆری بە خزمەتگوزاریەکان هەیە. هەرێمی کوردستان پێم وایە عێراقیش ناتوانێت ئێستا لەو سەردەمەدا خزمەتگوزاریەکان بە تەنها کۆمپانیا نێودەوڵەتیەکان یان وڵاتە زلهێزەکان ئەوان ئەگەر هاوکاری بکەن پارە بنێرن بۆ هەرێمی کوردستان ئەتوانێت پرۆژەکان جێبەجێ بکات خزمەتگوزاریان بۆ بات. دوای ئەوەی لاسەی ئابی ساڵی 2014 تیرۆرستانی داعش قەزای شەنگالیان داگیر کرد، دانیشتوانی ئەو قەزایە جیا لە قوربانی گیانی و زیانی مادی زۆر تا ئێستا سەواری جەنگ لە قەزاکار ماوە. دانیشتوانی شەنگال کە لە پێکاتەی کوردی ئێزیدین چاوی ئومێدیان لا لێپسراوانی باڵای حکوومەت یەرێمی کوردستانە بۆ ئەوەی قەزاکەیان بۆ دووبارە ئاوەدان بکەنەوە. بەوتەی بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەت یەرێمی کوردستانیش بۆ ئاوەدانکردنەوەی شەنگال پێویستە بە زیاتر 300 میلیۆن دۆلار هەیە بۆ ئەوەی بتوانن دووبارە دانیشتوانی ئەو قەزایە ژیانی ئاساییان دەست پێ بکەنەوە. قارەمەنجەوەر، کورسات نیوز، هەولێر.